دوای تێپەڕینی 33 ساڵ بەسەر شەهید و ئەنفالکردنی هاوڵاتیانی ئەم هەرێما لەلایەن ڕژێمی بەعسەوە کە ئێسکوپروستی بەشێکیان تا ئێستا لە گۆڕستانەکانی ئەرعەر و نوگلە سەرمان نەهێنراوەتەوە و مەترێک زەویان لە خاکی خۆیان پێڕەوا نەبینراوە کەچی بەرپرسانی جوتحیزبی دەسەڵاتدار مزایەدە و مامەڵە بە خوێنی ئەم شەهیدانەوە دەکەن و بە پێدانی پارچەیەک زەوی بە کەس و کارەکانیان خۆیان بە پاڵەوان دەکەن. زیاتر لە 6 مانگ لە نوگرە سەلمان زیندانی کراوە و بەشێکی کەسوکارەکەشی ئەنفال کراوە، بەڵام تا ئێستا هیچ قەرەبوویەک نەکراوەتەوە و نیگەرانە لەوەی ململانەی حیزبی و مزایەدەی بەرپرسان ڕێگرە لە وەرگرتنی ئەو پارچە زەویەی کە ئێستا ژمارەکەی بۆ دەرچووە. دوو برام ئەنفالە برایەک و شەهیدە کاکە گیان خەرەبوو نەکریامە موچەم وەرنەگردەگە پێنجشەمە ناوماتێتەوە بۆ عەرز ئیسا ئەڵێن لایەنە کاکە لایەن ئێمە حەق و ماف خۆمانە لە 88 برام نەماوە باوکم لە نوگرە سەلمان عەمرخوای کردگە کەس و کارم گشتی شەهید و ئەنفالە منتیقەی دایەخ و عام ئەنفال کریاوە کوتێکمان لە تکریت ڕەمی کریاوە کوتێکمان لە عەرعەر و کوتێکمان لە نوگرە سەلمان و کوتێکمان لە سەماوە ڕەمی کریاوە لە ژێر خۆڵە. زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفالکراوان لە گەرمیان داوا دەکەن چیتر نەکرێنە قوربانی و قەرەبوویان وەک دەستکەوت پێ نەپرۆشرێتەوە و بە بیانووی نایاساییەوە ڕێگری نەکرێت لە وەرگرتنی پارچە زەویەک کە مافی خۆیانە. بەڵام بەداخەوە لە سەروبەندی دابشکردنی زەویەکاندا نزیکبوونەوەی یادی 33 ساڵەی ئەنفالی گەرمیاندا لە کاتێکدا ئێمە چاوەڕوانی کارئاسانی بووین لەلایەن وەزارەتی شارەوانیەوە. بەڵام بەداخەوە دوێنێ وەزارەتی شارەوانی لە بڵاوکراوەیەکی فەرمیدا ڕایگەیان کەوا ئەو زەوێ بۆ مەرامی سیاسی و حیزبێک بەکارهێنراوە و دابش کراوە بۆ سەر لایەنگرانی خۆیدا. ئێمە وەکو زیندانیانی سیاسی و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بڕیارماندا کە ڕوونکردنەوەیەک بۆ ڕای گشتی وەزارەت و شارەوانیەکان بدەین کە ئێمە هەمومان کەسی شایستەین و لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانەوە دووپات کراوەتەوە کە ئێمە زیندانی سیاسی و وارسی شەهیدان و ئەنفالکراوانین. ئەندامێکی لیژنەی شەهیدان و زیندانیانی سیاسیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەهۆی ململانەی حیزبیەوە کەسانی مافدار و شایستە بێبەش کراون و مافیان خوراوە و کەسانی ناشایستەش کراون بە خاوەن ماف. هەڵبەتە ئەو کێشە و گرفتانێکەوە ڕوبەڕووی هەموو هاوڵاتیان دەبێتەوە زۆرن بەڕاستی لە ئەنجامی نادادگەری ئەم حکوومەتە و ناشەفافی و ناڕوونی ئەوەی ئێستاکەوە هاوڵاتیان و ئەو بەڕێزانەکەوە داوای دەکەن بەڕاستی داوایەکەیان ڕەوایە سیراع و ململانێ و منافەسەی حیزبەتی لایەزا لەناو پەرلەمانیش کاریگەری هەیە بۆیە وای لێ هاتووە بەڕاستی هەندێک خەڵکی خاوەن ماف مافی خوراوە هەندێکی ناخاوەن مافیش کراوە بە خاوەن ماف بۆیە ئێمە لێرە نەدەتوانین ئەو وعدە بدەین کەوە داکۆچی سەرسەختی داواڕەوایەکانی هەموو هاوڵاتیانی کوردستان و خانەوادەی سەربەزی شەهیدان بین. ماوەی چەندین ساڵە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی لە دەڤەری گەرمیان چاوەڕوانی وەرگرتنی پارچە زەویەکن لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن شارەوانیەکانی گەرمیانەوە 958 پارچە زەوی بەسەر زیندانیانی سیاسیدا دابش کراوە. بەڵام وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ڕوونکردنەوەیەکە ڕایگەیاندووە کە ئەو پرۆسەیە بەبێ ئاگاداری و هەبوونی فەرمانی فەرمی وەزارەتی شارەوانی ئەنجام دراوە. هاوار محەممەد، کەناڵی پەیام، مەزاری ئەنفالکراوان لە گوندی دێبنە.